شاكجا استاذ او ما كان عندك منو يتما بص هو منصة اعلام مشكله نقولوا لك لازم يكتب بروجرام بعد فهمت هرب الشان يعني جنب دسته تيست هيا هيا بس فيك انت جماعه بوسنا ولا لا محمد كاتب اوبكن كاكا آمدن جيان عندك آمدن برا سڵاو لە هەموو لایەک ئێمە ئەمڕۆ وەکو لێژنەی کاری هاوبەشی هەر سێلایانی چەپی کوردستانی کە پێکاتوە لە حزبی شوعی کوردستان حزبی زەحمەکێشانی کوردستان بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان سەردانی پەرلەمانی کوردستانمان کرد بۆ گەیاندنی یاداشتنامەیەک کە هاوپێچە بەدەیان هەزار ئیمزای چین و توێژەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان دش بە سیاساتی ئابووری حکومەتی هەرێمی کوردستان و مەبدەعەکەی ئەم ئیمزایانە کە پرۆسەیەکە بەردەوام دەبێ دش بە سیاسەتی نیلوبرالیزمی حکومەتی هەرێمی کوردستانە و بە تایبەتی ئێستا لە کارەبا جوزئێکی پێک دەهێنرێتن سیاسەتەکە بۆ ئاراستەیە کە حکومەت بە ئاراستەی سیاسەتی نیلوبرالیزم خۆی لە بەرپرسیارەتی دابینکردنی خزمەتگوزاری و بەرپرسیارەتی لە ژیانی جڤاچی و ئیجتیماعی بەکشێنێتەوە و ڕۆڵی حکومەتی حارس و پاسەوان ببێنێ کە بەداخەوە لێرە ئەم ڕۆڵەش نابینێ و لە ڕاستیە ڕۆژ بە ڕۆژ بەرپرسیارەتیەکانی لە ژیانی ئیجتیماعی نامێنێ باج و سەرانە و هەروەها زەریبە و کۆمەڵێک ئەرک لەسەر هاوڵاتی جێبەجێ دەکا لە کاتێک ئەو هیچ ئەرچێک لەسەر خشانی خۆی جێبەجێ ناکاتن پێمان وایە ئەم سیاسەتە وەکۆی ئێستا داتاکان پێمان دەڵێ ڕێژەی هەژاری و بێکاری زیاترەکە و هەروەها بزوتنەوە ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکانیش زیاتر لە هەڵکشانە بن بۆ ئەم بەبەستە ئەمڕۆ ئێمە لەگەڵ لێژنەی پیشەسازی و زەکۆ بنەوە یاداشتەکەمان پێیاگەاند بەداخەوە لە ڕاستیە ئێمە ئەو ڕخنەیە دەگەێنین کە تا بە ئێستا ئەم لێژنەیە سیاسەتێکی ڕوونی نییە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکە دەڵێت چی لە بەرژەوەندی هاوڵاتی بێ لە کاتێک ئێمە باش دەزانین فرۆشتنی کەرتی کارەبا کە بۆ معلوماتی دەزگاکانی ڕاگەیاندن لە قۆناغی کۆتاییدایە دوێنێ وەزیری کارەبا لەگەر ئەم لێژنەیە کۆبۆتەوە و تەنانەت دەیانەوێت گۆڕانکاری هەیکەلی لە یاساکانیش بکەن بۆ ئەوی کۆی کەرتی کارەبا لە هەرێمی کوردستان وەکو کەرتەکانی تر هەڕاز بکرێ و بدرێ بە کەرتی تایبەت و هەمووشمان دەزانین کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان چ جۆرێکە و چێ لە پشت کەرتی تایبەتە و ئێمە داوا لە هاوڵاتیان دەکەن پاڵپشتی ئەم کەمپینەی ئێمە بکەن ئەم کەمپینە بەردەوام دەبێ و دڵنیای هاوڵاتیان دەکەنەوە کە لە ڕاستی ئەمە زیان بە هاوڵاتیان دەگەێنێ ئەمڕۆ دەڵێن گرانی ناکەن بەڵام ڕۆژ بە ڕۆژ گرانترە بێ لە کاتێکە لە هەموو دنیا کەرتی تایبەت حکومت قازانجی لێ دەکا ئەمان دەڵێن ئێمە زەرری لێ دەکەن لە کاتێکە لە ڕاستیە ئەم کابینەکان یەک بە دوای یەک شکستیان هێناوە دەیانەوێت بڵێن ئەم شکستە پەیوەندی بە کەرتی گشتیە ئەگەر کەرتی گشتی هەڕاز بکەین بفرۆشین بە کەرتی تایبەت هاوڵاتی قازانجەکە لە کاتێکە لە ڕاستیە ناکرێ حکومت شکستەکانی خۆی بخاتە سەر شکستی کەرتی گشتی کەرتی خەڵکە مڵکی خەڵکە هیچ دەسەڵاتێک بۆی نییە لە ڕاستی بفرۆشێ بۆ ئەم مەبەستا ئێستا هاوڕێ یاداشتەکەتان بۆ دەخوێنێتەوە هەر پرسیارێکتان نەبێت لەسەر ئەم حملەیە و لەسەر کاری داهاتوو و لە ڕاستی لەسەر مخاوفەکانی ئەو پرۆژەیە کە ئێستا وەزارەتی کارەبا لەگەڵ حکوومەت و پەرلەمان و لایەنە پەیوەنددارەکان دەستیان پێکردووە لە ڕاستیە زۆربەی کەرتەکان لە هەرێمی کوردستان دەگرێتەوە. کاتان باش یادنامەیەک بۆ ڕای گشتی دەستەی سەرۆکایەتی لیژنەی پیشەسازی وزە و ئەندامانی پەرلەمانی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت و وەزارەتی کارەبا نا بۆ پێدانی خزمەتگوزاری گشتیەکان و کارەبا بە کەرتی تایبەت ئێمە وەک لیژنەی کاری هاوبەشی پارتە چەپەکانی کوردستان کە پێک هاتووە لە هەریەکە لە حیزبی شیوعی کوردستان و حیزبی زەحمەتکێشانی کوردستان و بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان
بە نیگەرانیەوە دەڕوانینە بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و هەژاری و نادەتپەروەری کۆمەڵایەتی کە وەک دەرەنجامێکی سیاساتی ئابووری دارایی هەرێمی کوردستانە سەرڕای زیادبوونی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان حکومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی سیاساتی ئابووری نیولیبرالیزم و بە تایبەتیکردنی سەرجەم چالاکی ئابووریەکان بە کەرتی تایبەت هەنگاو بۆ پێدانی خزمەتگوزاری کارەبا بە هەموو ژێرخانیەوە کە تەمەنی بنیادنانی دەیان ساڵە بە کەرتی تایبەت دەنێت بە پێی زانیاریەکانیش لە سەرەتای مانجی داهاتووەوە کەرتی کارەبا لە مڵکی گشتیەوە دەکرێتە کەرتی تایبەت ئێمەی هاوڵاتیان و لایەنی مەدەنی و سیاسی کە ئەم داواکاریەمان واژۆ کردووە پێمان وایە ئەم هەنگاوە زیان بە داهاتی گشتی و بە هاوڵاتیان دەگەیەنێت و لە جیاتی ئەمەش داوا دەکەین هەنگاوەکان بۆ پێدانی کەرتی کارەبا و سەرجەم کەرتە گرنگەکان دەستبەجێ ڕابگیرێت لە جیاتی ئەوەش چاکسازی ڕاستەقینە لەم بوارەدا جێبەجێ بکرێت کە ببێتە هۆی دابینکردنی خزمەتگوزاریە گشتیەکان و کارەبای بەردەوام بە نرخی گونجاو بۆ هاوڵاتیان ئەرچی حکومەتە پلانی چارەسەرکردنی بێکاری و هەژاری ڕابگەێنێت لە چوارچێوەی پێداچوونەوە بە سیاساتی ئابووری بەرخۆری مۆنۆپۆلکراو وەک لە یاسای چاکسازی داهاتووە پێویستە پاشەکەوتی موچەی فەرمانبەران وە کرێکاران بداتەوە و لە کاتی خۆی بەبێ لێبڕین موچە دابەش بکات و ڕۆڵی خۆی لە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و تەندروستی گشتی ببینێت بە تایبەتی لە سەردەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تێبینی ئەم یاداشتە هاوپێچە لەگەڵ فۆرمی ئیمزای 32,360 هزار لە چین و تۆشەکان لە سەرتاسەری کوردستان.